من پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامی خەڵکی تەوێڵە من ئەساسا لە سلێمانی دانیشم ساڵی 1970 بوو بە پزیشک یعنی 41 ساڵە کاری پزیشکی یەکەم زۆربەی کارەکانم لە کوردستان و لە سلێمانی بووە. ساڵی 2009 تا 2012 وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بووم. پێشەوەش بەڕێوەبەری چەندجار بەڕێوەبەری نەخۆشخانە و سەرۆکی بەشی نەشتەرگەری و سەرۆکی بەشی نەشتەرگەری زانکۆی سلێمانی و نەقیبی سەندیکای کوردستان و ئەندامی کۆمەڵەی پزیشکی کوردستان و ئەندامی کۆمەڵەی ئەکادیمیانی کوردستان و ئەندامی کۆمەڵەی خۆپاراستن لە شێرپەنجە و ئەندامی کۆمەڵەی نەشتەرگەری میسری و ئەندامی کۆمەڵەی نەشتەرگەری عالەمی و ئەمانە بووم. دوایەوە دوای بەکالۆریۆسەکە بەکالۆریۆسم هەبووە، اینجا دیپلۆمە وەرگرتووە، دوایەوە بۆردی عەرەبیم وەرگرتووە، دوایەوە بووم بە هاوڕێی کۆلێژی ئەمریکی نەشتەرگەرەکان. وەڵا خۆی ئەم فکرە ئەوە نییە من داهێنەرەکەی بووم. ئەبوقڕات کە 200 ساڵ پێش زاین هەبووە کە سوێنەکەی گەر بە باشی بخوێنێتەوە سوێنە ئەسڵیەکەی ئەڵێ کاری نەشتەرگەری کاری پزیشکی کە ئەنجام ئەدرێ ئەبێ زۆربەی بۆ خۆبەخشی بێ و مەرج نێتەوە هەموو کاتێ ئیلا بە پارە ئیشکێتوەمانە. خۆ هەرچەند تۆ وەکو پزیشکێ لە نەخۆشخانەیەکی حکوومەتە کارەکەی مانگانە مەعاش وەرەگری، مەعاشەکە لە بری ئەو کارەیە کە ئەیکەی. من ئەو کارەی کە لە جێگەکەی خۆم زیاتر کە کردبێتم هەر تەوێڵە بووە، قەڵازێ بووە کە کاری خۆبەخشیم تیا کردووە، هەڵەبجەی شەهید بووە لە پێش 2000ەکانە، دوایەوە مانتەقەی چوارتاو ئەمانە بووە. ئەمانە لە شوێنی کارەکەی خۆم کارم نەکردووە، شومەتە دەرەوەی کارەکەی خۆم کارم کردووە. ئێستا دوای ئەوەی کە خانەنشینیش کراوم هەتا ئێستا بە بەردەوامی کاری خۆبەخشی یەکەم، نەک هەر بۆ تەوێڵە. من کاری خۆبەخشیەکەم بۆ زانکۆی کۆیە، بۆ زانکۆی هەڵەبجەی شەهید، بۆ زانکۆی سلێمانیش کاری ئەەکەم کەوانە وەکو وانەبێژ کاریان بۆ ئەەکەم. وەڵی بە پێی نەخۆشێتتر چەند هەبێ هەمویان دەبین و ئینجاڕۆمەوە. نەخۆشی تێوەڵێن هەیە گەشتیارە خەڵکی سلێمانیش هەیە دەیبینم، هەیە خەڵکی خۆرماڵ و هەڵەبجە و ئەحماوا و ئەو ناوشانەی بنادی هەورامان پێویستی بە وابێ کە ئێستیشارە بە منکە ئەیبینم. سلێمانی هەموو هەفتەیەک بەلایەنی کە ماوچوار نەشتەرگەری زۆر گەورە ئەەکەم کە پێویستی بە نەشتەرگەریەوە بن لە نەخۆشخانەی فێرکاری بە بەلاش بۆ یەکەم، یا لە نەخۆشخانەی وێلادە بە بەلاشیشەکانی بۆ یەکەم، هەمویان بە خۆبەخشیەکەم و شانە. من بە مواسەفات خانە نشین بم ئەبێ ئیش نەکەم لە خەستخانەی حکوومەتەوە بە پارە ئیشکەم دەردی کابراوەتی. بەس من ئەو ئیشانێک کە یەکەم ئێستاش لە نەخۆشخانەی فێرکاری و نەخۆشخانەی ژنان و مناڵبوون کە شێرپەنجەی تاوان وەکو ئەندامی تیمێک من لەوێ کارەکەم، ئێمە خۆم بە تەنها ئیشەکە ناکەم، بگرە ئەندامی تیمێکم چ لە مناڵبوون چ لە نەخۆشخانەی فێرکاری لەگەڵ هاوڕێ پزیشکەکانی کە هەموو کارەکانی بۆ ئەەکەن هەمووی بە بەلاشە، هەر من نیم ئەوان. ڕۆشتم و وەستا بوو، ئێتر منیش ڕۆشتم وتم کاکە فەرمووتی ئیشی خۆممەیە، من شەوەکەی خەفەر بووم، ڕۆشتم بۆ ڕێگە نەخۆشەکانم بینی، ئێتر سەعات دەوری بوو بەنەوە هاتمە وتم کاکەوە خێرە، وتی کاکە تۆ قشێ بەسەرما و خەریک بوو لێشم تووڕەوە بووەمانە. دوایی تاوان من ڕۆشتم بۆ ئێستێشاری سەعات دەوری 11:30 و ئەمانە نەخۆشەکان تا بوو گەڕامەوە، وتم ئەرێ کاکە ئێتر پێم نەوتەوە کاکەی چیەکەی تۆمانە، چۆن پێم وتبوو دووجارە، جاری دووەم خەریک بوو زۆر تووڕا بوو کە ڕۆژمان ژوورەوە دەستی کرد بە جنێوان بە تایر هەورامی. من چوومە دەرەوەتمەوە بۆ ژنەوەی بە تایر هەورامی، وتی ئەو سەگ بابەمانە کڕەوەتم بابە وەرە پێشەوە بزانم کام کێ سەگ بابە تایر هەورامی یا تۆ. وتم من حوتی بەیانی پێم وتی، وتی ئاخر کاکە من وتیان تایر هەورامی ئەمە شانیەتی و باڵیەتی، ئەو بەڕێی خۆی شان و باڵی ترە بێ حیمایەت هەبێت و ئەبێ شەکدارت لەگەڵا بێت و
ئەبێ یعنی فەرتەنەی بنێتەوە من بەیانەکەی 2 ساعات حەوت و ئەمانە ئەو نەیبیست بێنەوانەیە دکتۆر ساعت حەوت بڕوە بۆ دەوام خۆ نازانێت دکتۆر عامەتەنە من خۆم نا ئێمە کارەکەمان 24 ساعاتیە کارەکەمانەوە نییە تەنها بەیانی بڕۆیت و نیوەڕۆ بڕۆیت و ئێوارە بڕۆیت هەر وەختێ بڕۆی ئەبێت دکتۆر بەخەبەر بێت و پێشوازی لە نەخۆشەکانی بکات و نەخۆشەکانی بینێت و خزمەتیان بکات. وەڵی لەگەڵ سیاسەتا وەکو کابرایەکی یعنی وەختی خۆی لەگەڵ سیاسەتا زۆر دەست بووم بەو شێوەیە لەو نەوعا بەو دۆستیایی ئەوسان نییە بەڵام هەر لە سیاسەتا ئەبێ ئاگام لە دنیا بێ خۆی یەکێک لە مواصفاتی دکتۆری باشی ژەوەیە کە ئەبێ سیاسیەکی باش بێت.